بە ناوی خی گەورە و میهرەبان سڵاوتان لێبێت لە چوارچێوەی پڕۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز ئەمڕۆ لە شاری کەرکووک 200 سەبەتە خۆراک بەسەر هەژاران و منداڵانی بێباوکدا دابەش دەکات. دەستخۆشیان لەکەین ئینشەڵا کەشە زیاتر بکە یارمەتی خەڵک بدەن ئینشەڵا زیاتر بێ ئەوەی فەقیرە ئینشەڵا خوا یارمەتی بدات و دەستخۆشی لە ئێوەشەکەین. وەڵای زۆر فەقیری هەژار هەیە ئینشەڵا داواکارین زیاتر بێ کەشە نەبکە فەقیر و هەژار هەمووی سەرکەوتوو بێ وەریگرێ ئینشەڵا. وەڵای ئیسپادێ زۆری لێکن گەلێ باشە ناڕیان ئاوا بێ دەستخۆشیان لێکن زۆر پێشمان و هیناکن. ئەرە وڵی تر گەلێ باشە ئێساوە با حەمکەیە پارێ بەخواپ نیوایە کریخانەکەی نێبیدە ناڵیان ئاوا لە خێریان بنووسێ زۆر سپاسیانەکەین وەڵی چایەنە فەقیر و فەقەرا بێ ئەوە فەقیر زۆرە ئەوە فەقیر زۆرە مەگە خوا خۆی بزانێت چەندە زۆرە. دەستخۆشی لەم کەناڵە ئەەکەم لە هەر هەمووی کاکاراز کاک مەحموود ئەمانە ساحب کەناڵەکان ماڵ ئەوەش ئاوا بێ وا تشتمان بۆ ئەنێرن هەزار جات شتیان زۆر بێ داوا ئەەکەم زۆر فەقیر و هەژار و هەتی و زۆرە ئەگەر هەر چەندێ بنێر خێ دنیایانەگەیە دەستیان خۆش بێ زۆر مەمنونیان ئەبین. یعنی داواکارم لێتی دەوڵەمەن و پیا و دەوڵەمەنە یعنی هاوکاری جەماعەت بەخشین بکەن جەماعەت بەخشین بکەن چونکە بەخشین قسوور ناکات لە خێر و خێرات و خواردن و پارەداینیان یعنی هەر مانگی تقریبا منەوە تا 12-13 ساڵ هاتوومە هاوکاریمیان کردووە زۆر بەباشی هەموو ڕەمەزانێکیش خواردن و خواردنەوەیان بۆ مناڵە هەتیوەکانمان داناوە داوای دەستخۆشیان لێکەین بە هەموو یعنی کارێ ئینشاءڵڵە چی پیا دەوڵەمەنە پیا و یعنی مقاولە پیا و تازرە ئەمانەی کەوا ئیشیان باشە هاوکاری مناڵانی هەتیوی بەخشین بکەن کە بەخشین هاوکاریە باشیانەکە یعنی هەر کاتێ. دیارە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین نووسنگەی کەرکووک زۆر سوپاس و پێزانینی خۆمان ئاڕاستەی نووسنگەی بەخشینی خێرخوازی ئەەکەین لە ئەوروپا کە هەڵسا بە هەڵمەتی هاوکاریکردنی ماڵی هەژاران و نەداران لە هەرێمی کوردستان جا لەو چوارچێوەیەدا ئەمڕۆ بڕی توانی بڕی 200 سەبەتە خۆراک بنێرێ بۆ شاری کەرکووک ئێمەش ئەمڕۆ هەڵساین بە دابشکردنی ئەو 200 سەبەتە خۆراکە بەسەر خەڵکی خاوەنهەتی و ئافرەتی بێوەژن و خەڵکی کرێکار کە بە بۆنی ئەم نەخۆشی مانگی ڕەمەزانەوە لە کرێکاری و لە ئیشەکانیان دوورکەوتنەوە لێرەوە من زۆر دەستخۆشییان لێکم خی گەورە پاداشتی ئەو برانەمان بداتەوە لە ئەوروپا کە ئەم هاوکاریان بۆ ئێمە نردووە زۆر سوپاسیانەکەین خوا خێریان بنووسێ خی گەورە پاداشتیان داتەوە.
باشی بەرنامەکەتان لێ یەکەم بۆم هەڵمەتەوە هاوکاری فەقیر و هەژارانەکەن من لێراوە داوای هاوکاری لە دەوڵەمەنەکان و لە سەرمایەکانەکەم لەبەر ئەوەی من ئافرەتێکم پیاوێکی کەمەندامم هەیە هەم لە حوشێکی کرێیە دەست نەڕۆم من دەستخۆشی لە هێواکەم هاوکاریم بکەن هاوکاری کول بسڵمانێ بکەن و بێنە هانامانەوە من سپاسی هێواکەم و خی گەورە بخاتە بەر قەیامەت بۆتان و خی گەورە سەرکەوتوتان بک لە ژیانە ئێمەش بە هاوکارەکانی هێوە سەربەرزین ئێمەش لە هێوە زیاتر کەس شک نابین هیوادارین یارمەتیمان بدەن و بێنە هاوارمان و ئێمە کەسنی هاوکاریمان بکەن نە حکومەتێک کەس نییە بەس هیوادارم من دەوڵەمەنەکان دەستمان بۆ درێژگەن و هاوکاریمان بکەن و سڵاو ڕێوزمەیە بۆ بەرنامەی بەخشین بۆم پەیامە فەقیر و هەژار لا لە فەقیر و هەژارەکەن و لا لە بێباوک مناڵ بێباوکەکەن و هەتیوەکەن و زۆر سپاسیانەکەن خوا پاداشیان بداتوە یاخوا ئەو خوا پێغەمبەرە خوا ڕەحم کاوا خێر لە فەقیر و فەقەرارەکەنەوە زۆر سپاسی ئەم بەرنامە دەکەم ئەم خواردنیانە ناردە بۆمان بۆ مانگی ڕەمەزان وەڵام من هیچ ئیشێگم نییە خاوەنی دوو مناڵی هەتیوم ماڵیان ئاوایە و خۆیان لێ ڕازی بێ دەستیان خۆش بێ بەناوی خۆی گەورە میهرەبان ئەم ڕۆژەوە لە ئامادەکردنی خۆراکی مانگی ڕەمەزانین بۆ فەقیر و هەژار و کەم دەرەمەتان و لە نووسنگەی گەرمیان 200 سەبەتە خۆراکمان بۆ هاتووە 50 سەبەتەی ئەنێرینە کفری 150شی لە ناو شاری کەلار و ڕزگاری ئینشاءڵڵا دابەش دەکەین ئەم ساڵ بە بۆنەی کۆرۆناوە لەبەر ئەوەی ناتوانین وەکو ساڵانی تر خەڵکەکە لە یەک شوێنە کۆکەینەوە بە یەک جار تەوزیعیکەین لە سەعاتێکە بتوانین تەوزیعیکەین لەبەر سەلامەتی ئەو خەڵکە سەلامەتی تەندروستی ئەبێ یا ئەوەیە ماڵ بە ماڵ بیگەڕێنین یا ئەوەتە بە چەند قۆناغێک هەر جارە و 20 بۆ 25 ماڵی بەڕێز ئاگادارکەینەوە لە هەر سەعاتێکە بێن حسەی خۆیان وەرگن جا داواکارین لە خێرخوازان و خێرۆمەندانی هەرێمی کوردستان بە تایبەتیش کە ئێمە لە گەرمیانین زیاتر بێن بە دەمانەوە لە مانگی ڕەمەزانە بۆ ئەوەی بتوانین زیاتر خزمەتی ئەم دەڤەرەی پێ بکەین چونکە خەڵکێکی زۆر فەقیری تایە ئەنی خەڵکێکی زۆر زۆر هەژار و کەم دەرامەتی تایە ئێمە ئەوە لە سەرەتای دروستبوونی ئەم قەیرانەی کۆرۆناوە هەتاوەکو ئێستا کە پێش ئەوەی کە ئەم سەبەتی خۆراکە بێت زیاتر لە 400 سەبەتە خۆراکمان بەسەر هاوڵاتیانی فەقیر و هەژاری ئەم وڵاتی خۆمانە دابەش کردووە لە گەرمیان جا داواکارین ئەم خەڵکە خێرخوازە ببینێ کە ئێمە وەم شێوازە ئەو شانە تەوزیعەکەین بە دەستێکی ئەمانەتەوە ئەیگەینە شوێنی خۆی داواکارین لە بەڕێزان ئەنی هەر ئەوە نەبێ کە بەس بە خۆراک چونکە ماڵێکی زۆر ماڵی وا هەیە هیچ نەخۆشی هەیە پێویستی بە عیلاج هەیە پێویستی بە مناڵی شیرەخۆری هەیە پێویستی بە شیر هەیە جا داواکارین لە خێرخوازان زیاتر لە مانگی ڕەمەزانە دڵیان فراوانتر بێ دەستیان کراوەتر بێ بۆ ئەوەی ئێمەش بتوانین زیاتر خزمەتی دەڤەرەکەی پێ بکەین و لە خزمەتی هەم لە خزمەتی ئەوان نابین بۆ ئەوەی پارەکانی ئەوان و زەکات و سەدەقەکانی ئەوان بگەین لە شوێنی مەبەستی خۆیان هەم لە خزمەتی فەقیران و هەژارانی شابین دڵیان خۆشکەین لە مانگی ڕەمەزانە خوای گەورە خێری هەموو لایەک بنووسین.